دەزانین ڕۆژی تەسویتە بۆی معدەنی ئەو ئەندام پەرلەمانانە بۆ خەڵک ڕوون بێتن کە چێ لەگەڵ ئەم یاسایەدایە کە چێژ لەگەڵ دانیە بەداخەوە ئەوەی کە بە ئینتیفاق لە نێوان چەند حزبێک کراوە ئەمە چاکسازینی ئەمە چاک دزیە دەکرێتن لەم هەرێمە بەداخەوە حکوومەتی نوێ و پەرلەمانی نوێ کە دەڵێن پەرلەمانی نوێ مەبەستمان هەموو فراکسیۆنەکان نیە فراکسیۆنی چاک و چالاکەیە بەدەست خۆشیەوە هەر ئەم ڕۆژ ڕووی ڕاستەقینەیە لە بۆ خەڵک بەدیار دەکەوێتن و کە لە پێناو خەڵک و خاکدا تیان کۆشاوە بەڵام ئەمڕۆکەش ڕووی ناشیرنی ئەوانە بەدیار دەکەوێتن کە تەنها لە بۆ پارە و پارو جەماعەتی چەپرە و چەلاون لێرانە بە ناوی چاکسازی چاکدزی دەکەن بەداخەوە ئەم یاسایەوەی کە ئێستا ئێمە بیستومانە و باسییان کردووە ئەمە لە یاسای چاکسازیەوە گۆڕاوە بۆ یاسای گیرفانسازی بەداخەوە ئەمان کە ئەیانوێ ئەو پارەیە بگەڕنەوە لە کاتێکا بە تەمانین ئەم پارەیە بدرێنەوە بە خانەنشین ینی پارەی خانشین بەرزکەنەوە بە تەمانین بیدەن بە کەمە ئەندام بە تەمانین بیدەن بە خاوەن پێداویستی تایبەت بە تەمانین پاشەکەوتی موچەی لێ بدەنەوە ئەی زەحمەت نەبێ ئەمە چاکسازیە یا ئەمە گیرفانسازیە